بە بەراورد بە ساڵانی ڕابردوو وانەی هونەر بایەخێکی زیاتری پێدراوە و وەگوانەکانی دیکە دەخوێنرێت و چالاکی جۆراوجۆری تیادا ئەنجامەدرێت. لە ئامادەیی شێرکۆبێکە سیکچان بە سەرپەرشتی مامۆستای هونەر سەر گوڵحسێن شانۆیی بەندەکانی مافی مرۆڤیان نمایش کرد. من لەم ئامادەیە مامۆستای هونەرم بەس خۆم اختصاسەکەم شانۆیە. ماوەی هەفتەیەکە ئامادەکاریەکەین بۆم شانۆیە کە بەندەکانی مافی مرۆڤمان کردو بە شانۆیەک و بۆ خوێندکارەکان نمایش کراوە. ئەمڕۆ چوارەم نمایشمانەکەین هەر بۆ خوێندکارانی ئامادەیەکە. تا ئێستا لە سکڵی پەروەردەیە کە باسی هونەرەکەیت زیاتر هەر هونەری وێنەکێشان یەتە بەرگۆمان یاخود ئەو مامۆسایانی کە وانەی هونەرەڵێنەوە ئەبێت وێنەکێش بن. بەڵام من ئەم ساڵ گۆڕانکاریەکەم کردووە کە خۆم اختصاسەکەم شانۆیە، زیاتر دەرسی شانۆ ئەڵێمەوە، چۆنیەتی نووسینی داق، چۆنیەتی نواندن، زیاتر ئەو بابەتانە ئەڵێمەوە و ئەم کارەشمان کردو کە کاری شانۆیە دقەکە خۆمان ئامادەمان کردو لەسەر بەندەکانی مافی مرۆڤ. ئێمە لەم قوتابخانەیە شانۆیەکمان پێشکەش کرد بە سەرپەرشتی مامۆستاکەمان. بەڕاستی شانۆیەکی زۆر جوان بوو، لە مەکتەبەکانی تریش زۆر دەنگیدایەوە. شانۆکەمان باسی بەندەکانی مافی مرۆڤەکە، مافی قسەکردن و مافی خوێندن و چەند مافەکانی تریش. من لێرەدا خۆم ڕۆڵی کچێکی لە خۆبایی مەبینی کە بەردەوام بە سەرەت و سامانەی و شتەکەی و پۆز لێدە. بێگومان لێرەدا هەمومان پێویستە ئەم ڕەفتارانەی کە هەمانە چاکی بکەین. وانەی هونەر هەر وەکو دەرسەکانی تر زۆر گرنگە، پێویستە گرنگێکی زۆر باشی پێ بدەین لە ڕۆژاوازەکانی تریشە وێنەکێشان و شانە و ئەکتەر و هەموو شتێک. بەڵام ئێمە لە قوتابخانە لە پۆلەکانی تر تەنیا وێنەکێشانمان خوێنگرنگیمان بە شانۆ زۆر نادا، بەڵام ئەم ساڵ بۆی مامۆستاکەمان و گرنگێکی باشمان زۆر بە شانۆدا و شانۆیەکی زۆر جوانمان پێشکەش کرد.